خەڵەوی کۆبوونەوەی کۆمەڵێک نەخۆشیە لە یەک کەسی. Obesity is a syndrome. پێشتر داگۆ obesity is a disease. ئێستا بوویتە سیندرۆم. یعنی یەک کەس کۆمەڵێک نەخۆشی هەیە. یعنی ڕشانەوە نەخۆشی نییە لەکنەما. سەر ئێشە نەخۆشی نییە. بەڵام قەڵەوی کۆمەڵێک نەخۆشیە. واتە بەڕاستی دەکرێت بڵێن کەسەت قەڵەوە نەخۆشە. و چارەسەری چار هەنگاوە هەنگاوی ئەخیری عملیاتە. یەکەم هەنگاوی نییە ئاخیر هەنگاویتی پاژەوەی کە ڕێجیمی کرد پاژەوەی کە ستایلی ژیانی گۆڕی ریاضەی کرد دەرمانی خوارد زەعیف نەبەوە ئەو دێنە سەر عملیاتی. گرنگترین شت ئەوەیە هۆشیاری تاچی بەرامبەر خەڵەوی ناکاتە نەخۆشی. مەسەل لۆ نمونە یەک جەڵتە لێدایە کە دەچیتە کنی پێی نارێوەچی بە شەران بڕۆ. باشە دکتۆر با بدەم ڕۆژنە گفتوگۆکان ماڵ بکەین. دەچێت نەکەک جەڵتە لێدایە پێی نارێوەچی بە شەران بڕۆ. بەڵام کە دەچێت قەڵەوەکی هەیە لە ماری خێرزانی قەڵەوە یان کوڕی قەڵەوە یان کچی قەڵەوە پێی دەرێوەچی بە شەران نانی بخۆ. ئەو نقطەی نازانی ئەوە ناتانی نەخوا. کو ئەوەی کە جەڵتە لێدای ناتانی بڕوە ئەویش ناتانی نەخوا. بەڵام یارمەتی نادا. ئەمە قەڵەوی دوو چارەسەرێت. چارەسەرێک زاتیە ئەگەر بەخۆی بخۆی پێ عیلاج بکرێن کە بە نەمەتی حیاتی بگۆڕی ئەگەر نا دێتن هاوکاری لە دکتۆری وەردەگریتن. طریقەکانی مەسەد باڵۆنمان هەیە باڵۆنی زیرەک هەیە باڵۆنی ئاسایی هەیە و جیاوازی زۆری هەیە. ئەوجار دەمێژێک لە پرسیارەکانم ئەو بوو جیاوازیان چیە کامیان باشترە؟ باڵۆنی زیرەک بەنزی ناوێت لە دانانی لە دەرهینانی بێ بەنزدادەندرێ بەڵام گرانە. باڵۆنی ئاسایی بەنزی پێویستە تەخدیری دەوێتن وەکو تۆپەچێ لە ناو مەعیدەدادرێت ئەو وەکو کەپسولەچە لە ناو مەعیدەدادەندرێت. بەڵام وەکو میکانیزمی ئیشکردن فەراغی مەعیدەی پڕ دەکاتەوە تاوەکو نەتوانی نانی بخوا. بۆ مەعیدەبڕینیش ئەمە بە تیم ئیش دەکەیت. باشە دکتۆر نەخۆشەکان جیاوازیان هەیە مەسەن لە بۆ چ نەخۆشە باڵۆنی ئاسایی دەبی لە بۆ چ نەخۆشە باڵۆنی زیرەک دەبی. باڵۆنی زیرەک گرانترە مادە بەس مەسەلە پارەکە گرانە ئەگەر نە هەموو خەڵک حەزی لێ باڵۆنی زیرەکەی دابنێ بەڵام گرانە مادیە. زۆر باشە. خاتون دکتۆرە سەلام عەلەیکوم چۆن باشن؟ ئەو نەخۆشەی با ببینم ئەوەی سلێمانی 13 بوو. ئەوها دەسوڕێنەوە 13. باشە گەر باسی ئەو حاڵەتەمان لێ بکەی ئەوە کوو بوو. ئەوە نەخۆشێک بوو لە سلێمانی هاتبوو. دیار بوو دکتۆرەکە پێی گوتبوو لە ناو خەوێ تووشی سلیپ ئەپنیای بووە حالەتی تەنگە نەفەسی لە ناو خەوێ گوتبوو ئیللا دەبی خۆ زەعیف بکەوە دەنا مەشاکلی زۆر لۆ دروست دەبی لە بۆ هەناسەی. ئێستا دەیبینین ئیدی کە هات مشکلەی تەنگە نەفەسی هەبوو بۆ ئەمە ئەلحەمدولیلا نەشتەرگەریەکەمان لۆ کرد. نەشتەرگەری بڕینی گەدامان لۆ کرد. یەکشەم و سێشەمانیش لە بۆ فەقیران ئەمن پارەی وەرناگرم هیچ. پارەی حەقی خۆت باشە مەسەلەن فەقیرە نەکرد ئەوە من 840 عملیاتم کردیە نزیکەی 200 باڵۆنم دانایە هیچ پارێکمان نەگرتووی لە ماڵ منداڵی خۆم کردیتمە خزمەتی خەستەخانە. باشە دکتۆر ئەگەر ئاسایبی ئەوەی بپرسم بۆ لە فەقیرێک بێوێ ئەو نەشتەرگەریە ئەنجام بدات دەبی چەند پارەی بدات؟ لە یەکشەم و سێشەمان ئەو ئیشەی لە بۆ فەقیران دەکەین هەفتەی 2 ڕۆژان تایبەتە لە بەوان. باشە ئەو کەسە دەبی 2 میلیۆن دیناری پێی بداتن چونکە ئەمن پارەی وەرناگرم. بەڵام ئەو تیمەکە ئەو ستافەکە ئەو ئەچیزەکە دەکڕین بە پارە قردەکانی گرانە دەبی 2 میلیۆنی بدا و ئەویش بەچ بزانین فەقیرە وەرەقەی مامۆستایکی ئاینی بینیتن هەر چێ بیتن لە هەر شارێکی بیتن مامۆستای ئاینەکە ڕقم مۆبایلەکەی خۆی دەنووسیتن دەرێ من مامۆستای فرانکە مزگەفتیمە شادی دەدەم ئەوە فەقیرە و کرێچیە